هەڵبژاردننی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق شانۆی سیاسی گۆڕی بە شێوازێک ئەگەر لە سەرەتاوە یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوایە ئەوە دوور بوو بنەماکانی سازان و تەوافق و لێک تێگەیشتن کە لە دوای 2023 و حکوومەت عێراقی لەسەر بنیادراوە بۆ خۆی بمێنێتەوە. دوا بە دوای ئەوەش یەکەم کۆبوونەوەی بەڕێوەبردننی دەوڵەت هەر لە ماڵی مام بە میوانداری باڵجا تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەچوو. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە هەوڵی بنیادنانی پەیوەندی داوە لەگەڵ ئەو هێز و لایەنە سیاسیانی عێراق کە دژی دیکتاتۆریەت خەباتیان کردووە. لە دوای پرۆسەی ئازادی عێراق سەرۆک مام جەلال ڕۆڵی کۆکەرەوەی سەرجەم هێز و بیر و بۆچوونە جیاوازەکانی داوە بە شێوەیەک پەیوەندیەکانی یەکێتی خست بۆ خزمەتی بەدیهێنانی مافەڕەوەکانی خەڵکی کوردستان و خۆشگوزەرانی بۆ هەرێمی کوردستان. هەمووان هاوڕان لە نەخۆشکەوتنی مام و کۆچی دوایی مام هەرێم ڕوبەڕووی دۆخی سەختی سیاسی و دارایی بووە. کاریگەری نەک لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغداد بەڵکو لەسەر تاک بە تاکی وڵاتیانی هەرێمی کوردستان دروست کرد کە ئەو کاتەی یەکێتی بە سەرۆکایەتی باڵجا تاڵەبانی بڕیاری خۆڕەخستنەوە و دروستکردنەوەی پەیوەندیە هەرێمی و نێودەوڵەتەکانی دایە و لە ڕێوە داکۆکی لە مافی هاوڵاتیان بکات. بدەمەوە بگەڕێمەوە دوای پرۆسی ئازادی عێراق. دیارە بە خۆتان نەزانن دوای پرۆسی ئازادی عێراق ڕۆلی سەرۆک مام جەلال، ڕۆلی پێگەی کورد و پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەیەکی زۆر بەهێز بوو لەناو هەموو حزب و لایەنە سیاسیەکانی عێراق هەمووشمان نەزانین. بەداخەوە لە دوای نەخۆشکەوتنەکەی سەرۆک مام جەلال و لە دوای کۆچی دوای و بەجێهێشتنی و ئەو مەشاکلانەی لە ناو خۆی خۆمانە هەبوو بە تەئکید من لە دوای ئەوە چەند جارێ سەردانی بەغدام کردووە، ینی گلەیەکەیان لە یەکێتی هەبوو. بەڵام لەم چەند ساڵی ڕابردوو بەڕاستی ڕۆلی سەرۆکی یەکێتی برای بەڕێز کاک باڤڵ من بخۆم چەند جارێ لەگەری بوومەوە بە حکمی ئیشەکەشمان تەنسیق و هەمانجیمان هەیە بەڕاستی متمانەیەکی گەوریان بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەرۆکی سەرۆک باڤڵ هەیە و هەر وەختێک ینی لە هەر دانیشتنێک بووە ینی ئومێدێک متمانەیەک ینی لێت نەشارمەوە پێشووتر ینی زۆر جار ئەو لایەنەکانی عێراقی بە تایبەتی وەکوتم دوای نەخۆشکەوتنەکەی سەرۆک مام جەلال و بەجێهێشتنی زۆر جار ئەو گلەیانیان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵی کاک باڤڵ بەڕاستی ڕۆڵێکی گرنگ و متمانەی گەورەیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و هەر کاتێکیش ئەو چ بێتە بەغدا ینی کۆمەڵێک هەنگا و دەستکەوتی بۆ هەرێمی کوردستان بۆ ئێمەی کەرکوچیەکانش تەنانەت ینی یەکێک لەو شایەدیانەی کە دەیدەم کە ڕۆڵی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆتان نەزانن لە پێکهێنانی حکومەتی خۆجێیی ڕۆڵێکی سەرەکی بوو. سەرۆک باڤڵ ڕۆڵی زۆر گەورەیە، توانێتی لایەنەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستانیش لە بەغدا زۆر جار پەیوەندی بە سەرۆک باڤڵەوە بکرێت لە کۆمەڵێک لەو پرسانەی کە یەکلاکەرەوە بێت لە وڵاتانی ئەقلیمی و دەوروبەر. بۆیە دەتوانم ئێستا کە بڵێم ئەو ڕێباز و سیاسەتەی کە جەنابی مام جەلال لە بەغدا پەیڕەوی کرد ئێستا کە سەرۆک باڤڵ بە هەمان نەهج و بە هەمان سیاسەتی ڕەحمەتی جەنابی مام جەلال لە بەغدا کارەکە متمانەیەکی تەواوی حزب و لایەنە عێراقیەکانی بەدەستهێناوە و یەکێتی و سەرۆک باڤڵ لە بەغدا هەر شتێکیان وتی بێت لە گفتوگۆ و مفاوەزاتەکان ئەوە جێبەجێ کراوە و ئەوەش هاتوۆتە دی. بۆیە مەکانەتی و ڕۆڵی سەرۆک باڤڵ بۆ نەک تەنها ئەو مەسەلانی کە پەیوەندی بە کوردستان و کەرکووکۆیە بۆ مەسەلانی کە لە نێو بەغدا شەندێ جار کێشە و گرفت دروست بووە لە نێو لایەنەکان سەرۆک باڤڵ دەورێکی زۆری جابی هەبووە بە قسەی ژێڕانەوەی لایەنەکان خۆیان ئەم قسانە باز دەکەن. دەبینی ئێستا کە بەڕێز نووری مالکی چۆن باز لە ڕۆڵی سەرۆک باڤڵ دەکات، سەید عەمار چۆن باز لە ڕۆڵی سەرۆک باڤڵ دەکات، بەڕێز حەلبووسی چۆن باز لە ڕۆڵی سەرۆک باڤڵ دەکات. ئەو قیاداتانی کە ئێستا قیاداتی سەفی یەکەمن لە لایەنەکانی ناو عێراق ئەوان باز لە ڕۆڵی سەرۆک باڤڵ دەکەن، ینی ئەوە شاید حاڵی لە خۆیانەوەی. لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکانی 2021 دۆخێکی نوێ لە عێراق هاتە ئاراوە
کە هەڕەشەی لە بنەمای هاوسەنگی و سازان دروست کرد کە عێراقی دوای 2023 لەسەر بنیاد نراوە. ململانەی توندی سیاسی هەبوو، یەکێتی سیناریۆکانی هەڵسەنگاند و سەردانی بەردەوامی سەرۆکی یەکێتی بۆ بەغداد بڕیارەکانی ئاسانتر کرد. سەرنجام عێراق گەڕێنرایەوە بۆ هەمان ئەو بنەمایانی کە لایەنە سیاسیە کاریگەرەکانی عێراق بە کوردەوە لە دوای ڕووخانی ڕژێمی بەعەز لەسەری ڕێکەوتبوون. سەرنجام بەجێکردنەوەی چەندین داواکاری حکوومەتی عێراق پێکات. یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک هاتە ناو ئەم حکوومەتەوە لە سەرەتای پێکێنانی حکوومەتەکە کە بە هەندێک ململانی و سڕاعی سیاسی قورسە بارودۆخەکە تێپەڕیتە ئەم حکوومەتە تشکیل بوو، تەکەتولاتی سیاسی جۆرا و جۆر دروست بوو، یەکێتی لە ئەوڵەوە معادلەکانی باش خوێندەوە، وەفدێکمان دروست کرد بۆ تێگەیشتن لە وەزع سیاسیەکەی ئەو کاتەی 3 ساڵی پێشێستەی عێراق و سیناریۆکانمانیش دراست کرد کە ئەم معادلانە بەرەوچۆ ئەڕوا و یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن هەڵوێست دۆربگرێ و چۆن سیاست بکە. لە دوای هەڵسەنگاندنی وەزعەکان وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هات سەردانی بەغدای کرد بە سەرۆکایەتی کاک بافڵ خۆی بوو کە ئەمە قووەتێکی زیاتری دایە وەفدەکەی یەکێتی و ئاسانتر توانیمان بارودۆخە سیاسیەکەی ئەو کاتەی عێراق بخوێنینەوە لەبەر ئەوەی پێویستی بەوە ناکرد ئێمەمانان کۆ ببینەوە و جارێکی تر بچینەوە سلێمانی و تەحلیلی وەزعەکە بکەین و لەوێ جارێکی تر سیاست دابڕێژین، بەڵکو خۆی مەیدانی هاتە ناو مناقەشە سیاسیەکانەوە بۆیە باشتر ئاگداری وەزعەکان بوو و ئێمەش کە تیمەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ئەو سراعانەیە بوو خوێندنەوەی ورتر بوو. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ تشکیلکردنی ئەم حکوومەتە بووە یەکێک لە کارکتەرە سەرەکیەکانی تشکیلکردنی حکوومەت. ڕاستە ڕەنگە مەقعدەکانمان بەو ئاستە نەبوو بێ، بەڵام یەکێتی هێزی تەوازن و هێزی کاریگەر بوو لە تشکیلکردنی حکوومەتەکە. بەمانایەتر بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان نەتوانرا حکوومەت تشکیل بکرێ بە شێوازەکەی تر لە بەرەکەی تری سیاسەتدا و لەم لاوە کە ئەم بەرەی ترتوانی حکوومەت تشکیل بکە فەزلی زۆری سیاسی ئەگەڕایەوە بۆ ئەو هەڵوێستا واقعیانەیەی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە یەکێتی بم پێگەیەوە چۆن ئەم حکوومەتەوە لە مفاوەزاتدا ئێمە بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستان ئتیجاهی ئێمەیە بۆ دیفاعکردن لێی خۆزگا لە 2014ەوە ئێمە لەسەر یا لە 2012ەوە لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام ئێمە لەسەر ئەم سیاسەتە بەردەوام بووین بەداخەوە زەعیفی یەکێتی ناوخۆیی یەکێتی کاریگەری هەبوو لەسەر پێگەی یەکێتی و نەتیجە کاریگەری لەسەر زەعیفبوونی پێگەی کوردیشە بوو لە بەغدا و سیاسەتەکانی یەکێتی کاتێ یەکێتی دوورکەوتەوە لە بڕیاردان لەسەر پرۆسە چارەنووسازەکانی پەیوەست بە کورد لە بەغدا ڕنگدانەوەی زۆر خراپی هەبوو لەسەر بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و مستەقبەلی هەرێمی کوردستانیش. بۆیە هەمووجا ئێمە لە ناو کۆمەلگایە کە دانیشین دوور لە سیاسیەکان کەسێکی ئاسایی ئەڵێ ئەگەر مامزەلال بمایە لە بەغدا وەزعی کورد لە بەغدا ئێستاوا ئەبوو بەتەکید من بەو پەڕیسادەی پێتەڵێم وا نابوو. بۆیە ئەبێ ئەو حزبە وەک جاران بەهێز بێتەوە لە بەغدا وەک ئەم 3 ساڵی ڕابردوو بە قووەت بووینە ئەبێ بە قووەتتریکەین بۆ ئەوەی بتوانین زیاتر پارێزگاری لە مافەکانی خەڵکی کوردستان بکەین. کێشەکانی هەولێر و بەغداد لە پەرسندندا بوو، هەموو شتێک گەیشتووە بنبەست، کار گەیشتو بۆ لێدوان و هەڕەشەی تونند. وەزیری دادی عێراق کە لە پشکی یەکێتیە پەیوەندی بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکات و دەڵێت هەموو شتێک کۆتایی هاتووە و پەیوەندیەکان بە بنبەست گەیشتون. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دواکەوتنی موچە تەنگی پێڵچنی بوون. لە وەڵامدا باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت دۆخەکە لە بەغداد ڕابگرن تا خۆم دەگەمە بەغداد و هەوڵی چارەسەرکردنی دەدەن. دەنگێکی ناڕەزایی پیا بوو لە ناو حکوومەتی بەغدایە بەرامبەر بە عێراق بەرامبەر بە کوردستان. کوردستان کە خۆی خاوەنی ئەوەندە 100,000 بەرمیل لەبێ ئەی بۆ ناتوانێت خۆی بژێنێت. ئەگەر وا بێت ئەمەگەر وا بێت هەمووی بە سیاستکردن بوو وای لێ هات ئەوە بوو گەشتە ئەو ئاستەی کە موچە بڕا نەخێر موچە بوو لە 175 نەخێر موچە دوای 150 دوای 125 تر وای گەڕایەوە وردە تۆزێک بەڵام دەستی پێکردەوە پرۆسەکە کە بەداخەوە ئێڵێم
ئەوەی کە زەرمەند بۆ تایە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوون، بازاری کوردستان، ئابووری کوردستان بەوەوە زۆر زەرمەند بوو. ئەمە وای کرد یەکێتی بیر بکاتەوە چۆن بتوانێت چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزێتەوە کە هەمومان نەزانین یەکێتی لە 1970 کە دامەزراوە بە هەموو ئەو باڵ و لایەنانی کە تیابوون احتیوا کرا هەموو خۆشی یەکێتی کاکە لەوەیە بۆ دائیمەن کە ئەو ناکۆچیانی کە هەبوو هەمووی احتیوا کراوە و هەمووشی توانیوێتی قسە بکە، هەمووی توانیوێتی ڕێی خۆی بڵێ بۆ ئەوەی کە پرۆسەیەک بەرەو پێشەوە بڕوات. لەمایانە کە ئەم پرۆسەیە هاتەوە کایەوە جارێکی تر کە پرۆسەیەکە وەکو باسم کرد زەرمەند خەڵکی هەرێمی کوردستان بۆ بەتابەت موچەخۆران ئەوە بوو یەکێتی درکی بە وەزع کرد و کەوتەوە سەرخەت بۆ چەندین جار لەوە پێش بەس ئەم جاریان بە زەختێکی زۆرەوە. جەنابی کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شخصی خۆی سەرپەرشتی پرۆسەکەی کرد و ئەوە بوو کە لەگەڵ لایەنە سیاسەکانە دانیشت و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە دانیشت پاشان بە نوێنەرایەتی ئەوانیش هاتە بەغدا و لە بەغدا زینجیرەیە کۆبوونەوەی کرد. کۆبوونەوەکان بۆ نمونە لەگەڵ ئێتلافی دەولەیە با بڵین کرا ئێتلافی ئیدارەت دەولە بەڵێ لەگەڵ ئەوانە کرا کە لەوێ زۆر بە ڕاشکاوانە قسەی کرد و پێویستی ئەو کۆدەنجی بکرێ لەسەر پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێم چکە ئەمە قوتی خەڵکە هیچی تریاری پێوە نەکرێت بە تایبەت بە سیاستکردنەکە. پاشان ئەوە بوو لەگەڵ فایق زێدانە سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراقا کە ئەم پرۆسەیە چیتر سیاسی نەبێت و بەعکسەوە لە ڕووی دەستوری و یاسایی و مافیەکە کە دراوە بە حکوومەتی عێراقیش و حکوومەتی هەرێمی کوردستانیش عینەن شتە فەرمانبەرانی هەردوو لە لەگەڵ پاشان لەگەڵ بەڕێز نووری مالکیە دانیشت بۆ هەمان مەبەست کە هەم دیسانەوە باسی بە سیاستکردنی بابەتەکە کرایەوە و لەگەڵ بیرم دیێ لەم ئەخیرەکانە با بڵین لەگەڵ نوێنەری نەتەوە یەکگرتووەکانە محەممەد حەسان با بڵین لەگەڵ ئەویش دانیشت کە زۆر بەڕاشکاوەنە باسی کرد کە یاسا و دەستور ڕێگە بەمە نادن چیتر بەردەوام بێت کە ئەبێ ڕێگایەک بگرینە بەر وەکو حکوومەتی عێراق وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزەختێک پیا ببێ لە ڕێگای نەتەوە یەکگرتووەکانیشەوە بێ لە ڕێگای سەفارەتەکانیشەوە بێ بۆی بتوانین هەردوو لا بێکەوە نزیک ببنەوە. ئەتر ڕاستە خاڵی با بڵێن جیاوازی زۆرە بەس خاڵی نزیکی زۆرە ئەتوانی کە ئیشی لەسەر بکەین. ئەوە بوو کە هاتە ئێرە لەگەڵ ئەمان کۆبوونەوەی کرد گڕوکفێکی تر پیا بووە با بڵێن جەولەیەکی تر دەسی پێکرد لەسەر ئاستێکی بەرزتر. ئەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش بە پرۆژەیەکەوە هاتە پێشەوە عێراقیش بە پرۆژەیەکەوە هاتە پێشەوە. خۆشبەختانە لە ئەنجومەنی وەزیران لەم ماوەیەنەی دوسێ مانگەی پێشوە ئەجواکان زۆر نزیکتر بوونەوە لە یەکتری و زۆر دۆستانە بوو زیاتر وەک لەوەی کە جاران سەنگەریان لە یەکتری گرت بوو. من لەو قەناعەتەیەم هەموو شتێک زمانی خۆی هەیە. زمانی گفتوگۆ باشترین زمانە. زمانی زبر تۆزێک زەحمەتەکە بەکار بێت لە گفتوگۆیە. ئەوە بوو وای کرد کە هەردوو لە ئەمە پرۆسەیەکە کاکە نەشەرمیتیا و نە هیچ شتێکە من شتێکە دەم بە تۆ شتێکە دەی بە من یاسا و ڕێنماییش سەروەرە بۆ هەردوو لە ئێتر تۆ یاسا و ڕێنمایی خۆت هەیە ئەو یاسا و ڕێنمایی خۆی هەیە واکرا ئەم پرۆسەیە زیاتر نزیک بینەوە لە یەکتر. ئەم اتفاقی ئەخیرکە کرا و بووە بڕیار لە ئەنجومەنی وەزیرانە بەبێ هیچ نیقاشێک و بەبێ هیچ چەند و چوونێک مهندسی داڕشتنی ئەم اتفاقیەیە و ڕاعی تەوقیعکردنی ئەم اتفاقیەیە کاک بافڵە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراقدا کاتێک گەیشتن بە ئەم اتفاقی کە هەیە و ئەمەوێ کەمێک بە تەفسیل بازەمە بکەم. دوای ئەوەی کە بابەتی نەوت و هەناردەکردنی نەوت و داهاتە نانەوتیەکان گەیشتە بنبەست و لە ئەنجومەنی وەزیران ئەم بابەتە تەرح کرا
تەشەنووجێکی وەها دروست بوو کە بە ئاراستەیەکە خەریک بوو بڕاشتەکان بگاتە بنبەست و زیاتر قۆڵ ببێتەوە و مەلەفەکە زۆر تەسعید بوو مەجای نیقاش و مناقەشەوانی تیانە بوو دەرەنجام توانیمان بە ئەو لوغەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سیاسەتە یەکێتی نیشتیمانی کوردستان تەسیری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ئەنجومەنی وەزیران بە پەیوەندیکردن لەگە سەرۆک وەزیراندا ئەو بارودۆخە خاو بکرێتەوە و لیژنەیەک دروست بکرێ و من ئەو کات لەگەڵ کاک بافڵاق قسەم کرد وەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وتی بەس بای ئەوەندە مەجالمان بدەن تا دێمە بەغدا وەزعەکە تێک نەچێ من بگەمە بەغدا ئەتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین بالفعل هاتە بەغدا و لەگەڵ کەسایەتی زۆر مؤسیرەکان کە لەسەر مەسلەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و نێوان بەغدا تەسیریان هەیە کۆبووەوە تێڕوانینی خۆی بۆیان باس کرد معاناتی خەڵکی کوردستانی بۆیان باس کرد و ئەمانیش باسییان لە چەند ڕێگا و تەرحێک کرد کە ئەکری ئەم کێشانە چارەسەر بکرێ و ئەوان هاوکارە بن و دواتر هەر ئەو شەوە و سبەی بۆ سبەیەکەی بەیانی لەگە سەرۆک وەزیرانە قسەی کرد و گفتوگۆی کرد ئەم کۆی ئەم کۆبوونەوانەی بردەوە کۆبوونەوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکرات کە لە مەسیف ئەنجام درا دەرەنجام هاتەوە بۆ بەغدا و لە گەڕانەوەی بۆ بەغدا چەندین کۆبوونەوەی تری ئەنجامدا و ڕەنگە هەندێکی لە ئیعلام باس کرا بێ و هەندێکی باز نەکراوە و لە دوای ئەو کۆبوونەوەی چاوپێکەوتنەی لەگەڵ سەرۆک وەزیراندا ئێمە چوینە کۆبوونەوەیەکەوە لەگەڵ کاک بافڵ سەرپەرشتی یعنی لەگەڵ سەرۆک وەزیراندا سەرپەرشتی کۆبوونەوەکەیانە کرد تیمی حکوومەتی اتحادی و لەگەڵ تیمی حکوومەتی اتحادی مەبەستم ئەو شەش وەزیرە بوو کە لە لژنەکە دروستکرا بوو لەگەڵ چەند جێگری سەرۆک وەزیرانی عێراق کاک دکتۆر فوئاد و ئەوەی سەرپەرشتی کۆبوونەوەکەیە کرد جەنابی کاک بافڵ وەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی لەم کۆبوونەوەیە کە هەتا سەعادێکی شەوی خایاند گەیشتینە بڕیار لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ داهاتی نانەوتی و لەگەڵ نەوت چۆن اتفاق کرا لەسەر ئەم تەفاسیلانی کە ئێستاکە هەیە و لەگەڵ لوجانەکانی تردا ئەوەی کە گرینگە ئێمە ئەڵێن کاک بافڵ دەوری کاریگەر و کاری نەک بەس دەوری کاریگەر دەوری یەکلاکەرەوەی بینیوە لە چارەسەرکردنی ئەم مۆزوعەدا ئەو شەوە لەوێ بڕیاریدا لە کۆبوونەوەکە بڕیاریدا وتی من تەحملی بڕیارەکە ئەەکەم و من بەم پرۆژەیە موافقم و من وا ئەەکەم حکوومەتی هەرێمی کوردستانیش موافق بێ و زەمانەتی ئەم اتفاقە بکرێ لە دوای ئەو کۆبوونەوەی کە ئێمە سەعادێکی شەو تەواو بووین تا سەعات دوی شەو ئێمە بە تەلەفۆن کاک بافڵ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و برادرانە لەوێ خەریک بووە کە چۆن ئەم اتفاقی بۆیان شی کردوێتەوە و باشیەکەی بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە و پێویستە ئێمە ئەنجامی بدەین و دەرەنجام ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستانیشی وەرگرت و بووە ئەو پرۆژەیە کە داوای لە سەرۆک وەزیران کرد ڕۆژی دواتر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی کرد ئەو اتفاقە چووە بواری جێبەجێکردنەوە ئەمە مەبادیە ئەساسیەکانە دوای ڕاستە لە تەفاسیلا ئێمە ڕۆژانە کۆبوونەوەمان هەیە و لوجانەکاندا ئەنیشێ و وەفدی فەنی دێ و وەفدی تردێ بەڵام ئەمە سەرچاوەکەی دانرا بنەما ئەساسیەکانی دانرا ئێستاکە ئەوەی کە ئەکرێت جێبەجێکردنی ئەو اتفاقەیە لەبەرەوە ئەڵێم یەکێتی دەورێکی زۆر گەورەی هەبوو طبعاً بە سەرۆکایەتی کاک بافڵ و مەکتەبی سیاسی یەکێتی و ئەوەشمان لەبیر نەچێ مەکتەبی سیاسی یەکێتی لێرە دەورێکی زۆر گەورەی هەیە کە هەموو یەکێتیەکانی کۆ کردوێتەوە ئێستا لە بەغدا و کۆبوونەوە هەیە بۆ چی بکەین بەرامبەر ئەم وەزعەی کە هەیە هەر کەسە و لە وزارەتەکەی خۆیەوە چۆن ئەتوانێ یارمەتی دەر و هاوکاری یەکێتی بێت بۆ ئەوەی کە بتوانین لە گفتوگۆکانی ناو مەجلیسی وزەرایە ئایا لە پرۆژەکان نابێ ئایا لە بابەتە جیاوازەکان نابێ چۆن بتوانین قسە بکەین و بتوانین دەنگمان هەبێ لەوێ زیاتر بۆی بتوانین دەنگی فەرمانبەرانیش بگاتە ئێرە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ئێرەوە ئەو تەوازونە ڕابگرین لە بینی هەردوو لایە. کەرکووک دۆخێکی ئالۆزی هەبوو پارێزگارێکی سەپێنراوی هەبوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا کرابوو بەڵام حکوومەتی خۆجەیی پێک نەهاتبوو بە هەوڵ و توانای بافڵ جەلات تاڵەبانی پارێزگارێکی کورد لە ڕێگەی هەڵبژاردنەوە دانرا و کۆتایی هێنرا بە 7 ساڵ خۆسەپێنی لە کەرکووک ئەمە سەر ڕای بەردەوامی سەردانەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کەرکووک و بەغداد لە پێناو چارەسەرکردنی کێشەکان و هەوڵدان بۆ خزمەتی هاوڵاتیان. بابەتەکەی تر مەسەلەی کەرکووک بوو
کۆبوونەوەکان گەیشت بۆ ئاستێک کە خراپ ئەشکایەوە بۆ کەرکووک، خراپ ئەشکایەوە بۆ خەڵکی کەرکووک، خراپ ئەشکایەوە بۆ ئەستقراری کەرکووک. مداولەیەکمان کرد من و برادران و لێرە من و برادرانی کەرکووک تەبعاً کاگاسە و برادران و لێرەش لەگەڵ کاک نەزارە چییە وتمان لە قووەتی ئێمە دەرچووە ئەبێ کاک بافڵ خۆی بێ چی بکەین وتمان با تەلەفۆنی بۆ بکەین نیوەڕۆ بوو تەلەفۆنمان بۆی کرد وتمان مەسەلەی کەرکووک لە مەترسیایە ئەبێ خۆت بێی بۆ بەغدا بڕوا بکە لە ماوەی 4 سەعاتە هات بۆ بەغدا وتی ئەوە ئێستاکە من ینی هەموو ئیشەکانی بەجێهێشت ئەوە من دێم بۆ بەغدا دەسەکەینە کۆبوونەوە دەستی کردە کۆبوونەوە و لەگەڵ هەموو لایەنەکانە 2 ڕۆژ لە بەغدا مایەوە گەڕایەوە ڕۆژێک لەوێ بوو ڕۆژی دواتر هەمیسان هاتەوە ڕۆژەکەی تریش و لە بیرتاندی هەندێک ئالۆزی لە کەرکووک دروست بوو لەسەر خەت بوو بە تەفسیلی لەسەر هەموو لە حەزاتەکانی و هەر ئەو ماندوو بوونانەی هەم بۆ بووجە هەم بۆ مەسلەی کەرکووک چۆن بەرنامەی بۆ دانابوو ئەهوا سەرکەوتوو بوو لە بەرنمەکانیان مەبەستمەوەیە یعنی من نەمبینیوە سەرکردەیەک پێی بڵێ ئەوە ئەو بابەتە لە مەترسیایە پێویستە تو بێی بۆ بەغدا یەکسەر هەموو ئیشەکانی خۆی کانسڵ بکاو لە خلال 4 سەعاتدا بگاتە بەغدا و دەست بک بە کۆبوونەوە و ئەو جار لە بەغداوە بگەڕێتەوە بۆ هەولێر لە هەولێرەوە بێتەوە بۆ بەغدا و بڕوا یعنی ئەمە بەڕاستی ئەگەر ئێمە شانازی بە حزبەکەمان و شانازی بە بەرنمەکەمانەوە بکەین جێی خۆیەتی و ئەکرێ بڵێم التیزامیشە لە سەرمان شانازی بکەین کە سەرۆکێکی هەندە چالاکمانەیەوە هەندە کاریگەریشمان هەیە ئەمە مجاملە نیانە من پێویست ناکات سەرۆکی یەکێتی من لێرە باسی بکەمەوانە بەڵام لە بەغدا بووم ئەوەی لەگەر لایەنەکان بە واقعی و تەنانەت ئێمە بە چەند 2 قۆڵی یان 3 قۆڵی لەگە پارێزگاری کەرکووک لەگەر هەواڵەکانمان لەگە کاک نزار لەگە کاک خالیشوانی لەگەر ئەوانە هەر لە بەغدا شتێک گوت دەبێ بە فعلی پێکاتەکان بەشداری فعلی بکەن بۆەوەی هەست بە ئەوە بکەن متمانە بگەڕێتەوە و یەکێک لە شتەکانی من ینی ئەو کاتی وەکو شخصیش زۆر لام تۆزێ ناخۆش بوو باری تەندروستی زۆر ناتەوا بوو هەنی ئەوە نییە تووشی ئەم پەتایە و بە قورسی وانەگرت بووی دانیشتنێکە بۆ ئەو ڕۆژی لە سلێمانیەوە هات بۆ بەغدا بەس لە پێناو ئەوەی کە ئەم حکوومەتە خۆجێیە دروست بێت بە خۆشتان نزانن ئەجندا و پلانی دەرەچی و ناوخۆیی و کۆمەڵێک پلاندانرا و ئێمە بە خۆشتان نزانن لە 2005ەوە کەرکووک بێبەش کرا بوو لە مافەکانی ئێوە ئەگەر قانونی مەجالیسی محافظات بخوێنەوە دەزانن دەسەڵاتێکی زۆری و ڕەهای هەیە ئەوی کە پەیوەندی ینی کۆمەڵێک وەزارەتە دەبێت دەسەڵاتەکان بگەڕێتەوە بۆ ئیدارەی شارەکە کەرکووکی لێ بێبەش کرا بوو ئەم هەڵبژاردنە بۆ خەڵکی کەرکووک دەستکەوتێکی گەورە بوو و من پێم وایە سەرڕای نەبوونی میزانیە سەرڕای بە خۆتان نەزانن عێراق ئەمە لە هەموو پارێزگاکان میزانەی 2025 نەهاتووە بۆ پارێزگاکان دیسان ئەوەی کە دەبینین خەڵک هەست بەوە دەکات کە با بڵێن پارێزگارەکە کە پارێزگارەکە کوردە و یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەو ڕێنمایانەی کە کاک باڤڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە بە بەردەوامی لەگەڕینە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کەرکووکە تحدایەکی قورس بوو و کارێکی ئاسان نەبوو وەرگرتنەوەی ئەو ئیدارەیە یان دروستکردنی ئیدارەیەکی نوێ لە کەرکووک و یەکێتی سەرقافلەی ئیدارەکە بێت لەگەڵ براکانی دیکەمان لە پێکاتەکانی تر تورکمان و عەرەب و مەسیحیەکان کارێکی ئاسان نەبوو ئەمە حکمت و عەقلانیەتی سەرۆک بافڵ بوو لە کاتی گفتوگۆ و مفاوەزاتی دروستکردنی ئەو حکومەتە و پاشی ئەوە ئێمەش بۆ نەوەستاینەوە و تەحەدیاتەکانی دوای دروستبوونی حکومەتیش جارێکی دیکە زۆر قورس بوو جارێک محکەمەی اتحادیان لێگردوین جارێک محکەمەی دیاریان لێگردوین جارێک موامرەیان کردوون پلانیان دانا ئەنواع ئەشکال لە ماوەی ئەم ساڵە پلان و موامرەمان هەڵوەشاندێتەوە ئیرادەی یەکێتی و بەهێزبوونی یەکێتی هۆکار بۆ لەوەی کە ڕوبەڕووی هەموو ئەو پلان و ناحەزانە بین کە دەیانویست ئەم حکومەتەی کەرکووک چەندین جار هەوڵی جدی درا و گەشتنا ئەوەی کە چۆن حکومەتی کەرکووک هەڵبۆشێنەوە چۆن محافزێکی تر دابنێن بەداخەوە هەندێک جار یعنی هەموو ئەو لایەنانی کە ئێستا بەشدارنەبوون دەستیان تێکەڵ بوو لەو موامرێ من ناوەی بچمە سەرەوە تەفاسیلانە ڕۆژگارێکی ناخۆش بوو بەڵام یەکێتی بەهێز بوو یەکێتی توانی ڕوبەڕووی هەموو ئەو تەحەدیاتانە بێتەوە و ئێمەش لە حکومڕانیمان لە کەرکووک لەو ڕۆژەوەی دەست بەکار بووینە
تەجاوزمان نەکردووە لەسەر مافی هیچ نەتەوەیەک و چەندێک کارمان کردووە لە کەرکووک بەگشتی و منتقە کوردەکانەوە لەش کارمان کردووە لە منتقەکانی دیکە لە مەناتقی تورکمانی عەرەبی چونکو هەدەفی ڕئیسی ئێمە لەم حکومەتە ئەوەیە کە پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لەم شارە بێتە دی. ڕێگایەکی ترمان لە پێش نییە جگە لە پێکەوە ژیانێکی ڕاستەقینەوە پێشم وایە بە ئەمە دەتوانین کەرکووک بەرەو پێش بەرین لە هەموو ڕوەکانەوە. ئێمە نامانەوێت چیتر بە ناوی کوردایەتی و مزایدە بە شارەکە ئێمە بکرێت و نامانەوێت ململانە و سیراعمان لەگەڵ پێکاتەکانی تر هەبێت لەگەڵ برایانی تورکمان و عەرەب چونکو سیراع کەرکووکی دواخست قەزێکەی دواخست گەنجەکانی دواکەوت گەڕەکەکان دواکەوتن هەموو ئەمانە لە دەرەنجامی سیراع و ململانێ. بە نەتیجە ئێستا ئیداری ئێستای کەرکووک بە مۆدیلێکی نوێ هاتووینە کارەکەی و لەسەر بنەمای فکرێکی نوێ کارەکەین کە پێشووتر خەڵکانێکە بوون ڕەنگە نەقدیان بگردای لەسەرم قسەیە. ئێمە لەسەر بنەمای فکری اقتصاد کارەکەین بە هیچ شێوەیەک لەسەر بنەمای فکری نەتەوەیی کار ناکەین وەکو حکوومەتی کەرکووک وەکو پارێزگار و محافزی کەرکووک. لەسەر بنەمای فکری اقتصاد کارەکەین بۆ هەموو پێکاتەکان بۆ هەموو شارەکە بۆ هەموو دانیشتوانی بتوانین کەرکووک بنیاد بنین بە شێوەیەکە لە ڕووە ئابوووریەکەوە بەرەو پێش بچین. ئێمە زۆر شتی باشمان هەیە کە بتوانین استثماریکەین بە شێوەیەکی باش لە سامانی سروشتی و لە تااقاتی گەنجی بەتوانامانێ بەڵام ئیدارێکی جوان نەدراوە تاکو ئێستاکە ئەمانوێ ئێستا ئێمە ئەو پەیڕەوکەین و دەستمانیش بەمە کرد و ئەمەش هۆکار بوو دەرگای کەرکووکمان کردووە لە ڕووی چەندین کۆمپانی ئەجنەبی کە ئەمڕۆکە لە کەرکووک کارەکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای پێگەێنانی حکوومەتی عێراق چەندین مەرجی هەبوو وەک دیاریکردنی ماف و پشتگێرێم لە بوو جە و موچە کێشەی زەویزار لە ناوچە جێناکۆکەکان چەندین داوا و پرسی دیکە. سەرۆکی یەکێتی بۆ پرسە عێراقیەکان هەمیشە گوێ لە ڕاوبۆچوونەکانی گیرا و بەردەوام بەرپرسانی عێراق لە پێشات و ڕووداوەکان و شێوازی مامەڵەکردن لەگەڵی ئاگادار کردوێتەوە. و لە هەموو ئەو گۆڕانکاریانە ئەو هەموو تەتەوراتە ئەمنی و عسکەری و گۆڕانکاریانە لێکە لە ناوچەکەیان ڕوویدا یەکێتی نیشتیمانی کوردستان دەوری کاریگەری هەبوو و من نایشارمەوە لێرە ئەمەوێت بە وازەحی بیڵێم کاک بافڵ یەکێکە لەوانەی کە زۆر گوێ لە سەرنجەکانی ئەگیرێ و زۆر گوێ لە تێڕوانینەکانی ئەگیرێ کە سەبارەت بە ئەو تەتەوراتە سیاسیانەی کە لە ناوچەکە ڕووەدا و پێویستە عێراق چی بکە. من بۆ خۆم وەکو یەکێتی و هەموو ئەو برادرانی کە لەوێ بوون زۆر ئەوە تەرحێکی کاک بافڵ سەرنجی هەمومانی ڕاکێشاوە لە دوای کۆبوونەوەکە هەموو سەرکردەکانی سیاسیەکانی عێراق لەگەڵمانە لە گفتوگۆ قسەکردنە کرد کە تەحلیلیان بۆ قسەکانی کرد دوای 3 مانگ بۆ 6 مانگ تەلەفۆنات و قسە و کە یەکتریمانە بینیە وتیان قسەکانی ئەو هەموو هاتە دی سەبارەت بەو تەتەوراتانی کە لە منتیقەکە ڕوویدا ئاگدار بوون و نەتیجەکەیشی چۆنە بێ. ئەوە نیشانەدا کە تەسیر و کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان هەڤاڵ بافڵ کە سەردانی بەغداکاوە دائنیشێ چەندێک مهمە و بەردەوامبوون لەو سیاسەتە ئەوەندە مهمترە بۆ ئەوەی پێگەی کورد بەهێزتر بێ لە بەغدا و پێگەی کوردیش بەو شێوەیە بەهێزە بێ کاتێک حزبێکی کاریگەر بەهێزەوە بتوانێت مامەڵا لەگەڵ ڕووداوەکانی عێراق بکە و ئەو مامەڵەیە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان کۆتایی پێبێ. ئەم هێزە مەبەستم هێزی عسکەری و قووەت و ئەم بابەتانە نییە کە بۆ ئەمەش یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوخۆی خۆیدا بەرنامەی هەیە بەڵام مەبەستمان هێزی سیاسی هێزی منطق هێزی بەرنامەی سیاسی و چۆنێتی تەرحکردنی ئەم بەرنامە سیاسیە و قەناعەت پێهێنان بە هاوبەشەکانمان لە بەغدا کە ئەمە هەم لە بەرژەوەندی عێراقەوە هەم لە بەرژەوەندی کوردستانە لەبەرەوەی پێمان وایە استقراری کوردستان ضرورە و بۆ ئەوی لە کوردستان استقرار هەبێ پێویستە پەیوەندیەکی تەندروستمان لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە هەبێەوە لەو چوارچێوەیەدا ئێمە مامەڵە بکەین. زیندوکردنەوەی پەیوەندیەکانی نێوان یەکێتی و لایەنە سیاسیەکانی عێراق بەهۆی کار و هەوڵەکانی باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە لە پێناو پاراستنی بەرژەوەندیە باڵەکانی خەڵک و کیانی هەرێمی کوردستان دەیدات. لە ماوەی ئەم چەند ساڵەدا بەردەوام کێشەی نێوان هەولێر و بەغداد بۆتە هۆی دواکەوتنی موچە بەڵام لەو کاتانە تەنها سەرۆکی یەکێتی سەردانی بەغدای کردو و چارەسەری کردووە. هەوڵدان بۆ پاراستنی کوردستانی بوونی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان تەنها سەرۆکی یەکێتی سەردانی بەغدادی کردووە. لە کاتی کێشەی ئەمنی و دروستبوونی ناکۆکی و ئاڵۆزی تەنها باڤڵ جەلال تاڵەبانی سەردانی بەغدادی کردووە و چارەسەری کردووە.
کۆبنەوەی مەکتەبی سیاسی بوو منیان وەرگرت لەگەڵیان قسەم کرد کاک بافڵوتی بەس ئەوەندە فرسەتم بدەرێ هەتاکو ئەم شەو دێم بۆ بەغدا من خۆم دێمە سەر خەت ئەم کێشەیە چارەسەرەکەم چونکی بابەتەکە گەیشتوتە مەرحەلەیە کە فەرمانبەرانی هەرێمی کوردستانی تر تحمل ناکەن و ئەبێ ئەم مەسەلەیە التیزامێکی ئەخلاقی لەسەر شانمان چارەسەری بکەین. هاتە بەغدا دەم و مەغریب بوو لە مەتارەوە چوین بۆ کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەوێت دەرچوین کۆبوونەوەیەکی ترمان کرد دواتر کۆبوونەوەیەکی تر سعات 12 شەو طبعا سعات 11 شەو تیاری هەبوو گەڕایەوە بۆ هەولێر کە گەیشتەوە هەولێر لە هەولێر سعات 12:30 بە تەلەفۆن ئەبوا لەگەڵ یەکێک لە سەرکردەکانی عێراقا قسە بکە بەیانیەکەی لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراقدا کۆبوونەوەی کرد بە تەلەفۆن دواتر چووە کۆبوونەوەکەی یەکێتی و پارتی دواتر هاتەوە بۆ بەغدا لە بەغدا دەستی بە زنجیرەیەتر کۆبوونەوە کرد و دواتر لەگە سەرۆک وەزیرانە کۆبووە دوای تا سعادێکی شەو کۆبوونەوەکان بەردەوام بوو دوای بۆ 2 شەو لەگەڵ حکومەتی هەرێم و کوردستان و لەگەڵ جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمدا و سعات وا بزانم 4 بوو یا 5 بەیانی بوو گەڕایەوە بۆ سلێمانی و لەوێەوە بە تەلەفۆن لەگەڵمان بوو تا ئەم پرۆسەیە سەری گرت تااقەتێکی گەورە و زۆر و وزەیەکی گەورە و دڵسۆزیەکی زۆریشت و لە یەک ڕۆژە لە سلێمانیەوە بیتە بەغدا لە بەغداوە بچیتە هەولێر لە هەولێرەوە بیتەوە بەغدا دوایی بڕۆیتەوە و بە هەوڵی ئەوەی کە تو ئەو کێشانە چارەسەر بکەی و بە بەردەوام ئەڵێ هەر بابەتێک پێویست بوو بە من بە پەلە پێم بڵێن من ئامادەم لە خلال 2 سەعاتدا ئەگەمە بەغدا ئەمەیان بۆ ئەوەی مەسلەی موچە و چارەسەرکردنی مەسلەی موچە ئەم پرۆسەیە کە یەکێتی هەوڵی بۆدا و یەکێتی جەختێکی زۆری کرد لەو مەسلەیە ئەم هەموو هاتوچۆیەی کاک بافڵ کە بۆ خۆی شخصی خۆی هاتە پێشەوە و هەوڵەکانی کاقوبات لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە کە وای کرد ئەو لە حکوومەتی کوردستانە و ئەم لەگەڵ حکوومەتی بەغدایە و هەرچەندە کاک بافڵ پێشتر هاتوبوو بۆ بەغدا لەوە زیاتر یعنی ئامادەکاری زۆر کرابوو بۆ ئەوە و لەگەڵ یا کاک بافڵ کە هاتە بەغدا وەکو باسم کرد ئەم هەموو لایەنانە کە چاوی بەمانەکەوت ئێکاکە ئەم لایەنانە تێ ئەگا لە چۆوە لە ئەو قسانە و ئەو باسانەیە لەو زەختانی کە هەیە کاک بافڵ واقعی حاڵەکەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی نەقلە کرد بۆ بەغدا ئەیوت با بە وەزع لەمایە ئابووری هەرێمی کوردستان خراپە موچەی فەرمانبەران بڕاوە کەواتە بازاڕیش کاریگەری لەسرە ئەگەر با بێ بژێوی خەڵکە بژێوی خەڵکیش کە بگات دوو ڕۆژیکە بلایەکی تر ئاشتێتەوە لەبەر ئەوە ئەبێ هەوڵەکان زیاتر چڕکەنەوە ئەوە بوو کە ئەو پرۆسەیە هاتە پێشەوە زۆر بە زیاد ئیشی لەسەر کرد و ئێمەش تیمی حکومەت لە بەغدا بەهێز و قووەتەوە باسی پرۆژەکانمانە کرد لە ناوە لەوێە و بەتایبەت لە ئەنجومەنی وەزیرانە کە هاتە بەتایبەت ئەم 3-4 مانگەی ئەخیر کە زیاد باسەکان هاتە پێشەوە داواکاری خۆشمانە بوو جاری وا هەبوو و لەگەڵیشە پەیوەندیەکی باشمان هەبوو لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی معلوماتەکانیش وەربگرین گەشتونەتە چه ئاستێک چی ئەتوانین چی بکەین لەگەڵ ئەوانە ئەوە بوو ئاڵوگۆڕی ئەو زانیاریانە هەتا توانیمان زیاتر بوو وای لێ هات تیمی حکوومەتی هەردوو لە دا ئەنیشتین بۆ ئەوەی کە ئیش لەسەر بابەتەکان بکەین یاسا و ڕێنمایەکان تەفسیرەکانیان بۆ چیە عێراق تەفسیرەکەی چییە لەسەر داهاتین نانەوتی لەسەر زەرائب لەسەر ڕوسوم لەسەر گومرک هەموو شیە کرایەوە بۆی بتوانین من تەنانەت خۆم لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیرانی عێراقا بابەتی نەوت داهات بڵێن نانەوتیەکان باسم کرد حتا یاساکە وتم یاساکان ئەمانن بە یاسای موازنەی ئیتیحادی لەگەڵ یاسای ئیدارەی مالی با بڵین دامنا نەسەکانم خوێندەوە ئەو نەسانەی کە ڕێگا بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەدا کە مافی خۆی بێ بۆ ئەوەی کە لە زەرائب و لە ڕوسوم و لە داهاتا چۆن بێت هەتا وتم جەنابی سەرۆک وەزیران ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان هاتە پێشەوە بە دوو هەنگاو
هەنگامی ئەوەی کە بڕیاریدا نەوت لە ڕێگای سۆمەوە بفرۆشێ و بنێرێتە دەرەوەی وڵات ولا هەمان کاتیشە هەنگاوی دووەمی ئەوە بۆ 120 ملیارەکە کە دانرا بۆ ئەوەی کە وەکو داهاتی نانەوتی کاری لەسەر بکرێت وتم کەواتە دوو هەنگاو هاتوۆتە پێشەوە کاتیەوەش هاتووە حکوومەتی عێراقیش هەنگاوێک بێرێتە پێشەوە جا ئەوە بوو کە پرۆسەکە وردە زیاتر تێگەیشتن هەبوو و واکرا خۆشببختانەکە مانجی حەوت ئەو موچەی فەرمانبەرانی هەرێم درا و لەوێ زۆر بەڕاشکاوانە جەنابی سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی سوپاسی و ڕۆڵی پێزانینی هەبوو بە ڕۆڵی کاک بافڵ بۆ ئەو هەماهەنگی و ئەو توانا و هەوڵ و تەقەلایی کە کردی لەگەڵ نوێنەرانی حکوومەتی عێراقا و نزیک بوونەوەی هەردوو لەگەڵ یەکتر ئەو ڕۆڵی نرخان بەڕاستی بۆیە ئەگەر ئێمە بەهێز بین ئێمە سیاسەتەکەمان دروستکردنی سیاسەتێکی میانڕەوی لێکتێگەیشتنی پڕ لە گفتوگۆ و حوار و یەکتر قبولکردن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی کوردستان بە زمانێکی نیشتیمانی لەگەڵ عێراقیەکاندا و ئەم میکانیزمەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان گرتوێتیە بەر نەتیجەی هەبووە هێزە سیاسەکانی عێراق تەقبولی ئەکەن و ئەمەش ڕاستیەکەی دەرکردووە بۆ هەموو خەڵکی کوردستان کاتێک بەم شێوازە یەکێتی مامەڵەی کردووە نەتیجەیە بووە بەڵام سیاسەتی ململانیە سراع قین قبولی ناکەم ئەوە ناکەم نەتیجەی نەبووە کە نەتیجەی نەبووە دوای ساڵێک بۆ 2 ساڵ اینجا هاتوونە بەرنامەکە یەکێتی نیشتیمانی کوردستانی جێبەجێ کراوە ڕەنگە لە سەرەتاکانە پێمان هێنم بێ خائین بەڵام دوایی ڕێگا ڕاستەکە بووە بۆیە پێم وابێ دوای 3 ساڵ تەجروبەکردن لە بەغدا خەڵک ئەو ڕاستی بۆ دەرکەوتووە کە هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ لە بەغدا بێ و بە قووەت بێ بۆ ئەوی بتوانێ ئیدامە بەم جۆرە سیاسەتە بدا کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە لە ساڵی 2021ەوە ئێمە جەنابی کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەکانی بە ئاراستەی گەڕانەوەی ئەو متمانەیە بوو بە یەکێتی نیشتیمانی کوردستان من ڕەنگە ساڵی یەکەمی کۆبوونەوەکان کە ڕەنگە لە 1970 کۆبوونەوەکان ئامادە بوو بێتم ئەو لە هەموو کۆبوونەوەیەک تەکیدی لەسەر ئەوە کردوێتەوە کە یەکێتیەکی نوێ هاتووەتە ئاراوە ئەم یەکێتیە یەک بڕیارە ئەم یەکێتیە لەسەر ڕێبازەکەی جەنابی مامجەلال بەردەوامە بێ ئەم یەکێتیە ئەگەر وعدیدا جێبەجێیەکە چونکی مشکلەی ئەوەمان هەبوو لە 2014 تا 2021 چەندین ئاراستە هەبوو لە ناو یەکێتی هەر یەک بنەوەیەک بڕیاری ئەدا دەرەنجام یەکێتی نایتوانی التیزام بە بەڵێنەکانی خۆیەوە بکە لە کاتی تەشکیلکردنی حکوومەتدا کە یەکێتی وتی ئەمە هەڵوێستەکەمە و هەڵوێستەکەمان بردە سەرڕای ئەو هەموو زەختی کە لە سەریشمان بوو ئەمە نقطەی تحول بوو بۆ مامەڵەکردنی هێزە عێراقیەکان سەر لە نوێ بۆ متمانەکردنەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی حزبێکە ئەتوانێت کە بڕیار بدا جێبەجێی بکە و تا سەریش لەگەڵ بووین نا عەرزی ماسبمان بۆ کرا عەرزی دەیان امتیازات کرا بەڵام یەکێتی وتی ئەمە سیاستە ڕاستەکەیم لەسەر سیاستەکەی خۆم بەردەوامە بم یا هەندێک یانوتبان نیوە لەگەڵ ئێرە بین و نیوە لەگەڵ ئەو لابین کاک بافڵەتی ئەو ڕۆژەی سیاستکردنی یەکێتی ڕۆی یەکێتی خاوەن بڕیارە و بڕیارەکان هەرچیەک بێ ئێمە تەحملی مەسئولیەتەکەین حزبێکی تاریخی یەکێتی ئەم سیاستانە و لە ماوەی ڕابردوودا لەسەر ئەم نەهجە بەردەوام بووین عێراق زەعیف بوو بێ یا بکەوتی بێتە بەر هەڕەشە ئێمە پشتگیریمان کردووە عێراق لە سەرکەوتن بووە پشتگیریمان کردووە یعنی ئەوەی بە کوردی خۆمانەوەین لە خۆشی و ناخۆشی لەگەڵ پرۆسە سیاسی و لەگەڵ هاوبەشەکانمان نبووینە بۆیە متمانەمان پێکەن ئەڵەن یەکێتی حزبێک نییە کە ئێمە زەعیفین لە پشتەوە لێمان بدا دۆستمانە بۆیە ئەم هەڵوێستانە لەگەڵ لایەنە عێراقیەکاندا بە هەند وەرەگیرێ ئەمە مانای ئەوە نییە یەکێتی تەسلیمی عێراق ببێ نەخێر یەکێتی لە چوارچەوەی دەستوری عێراق لە چوارچەوەی بەرژەوەندەکانی خەڵکی عێراق و کوردستاندا دیفاع لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەکە هەندێک کێشەی سنوورەکان بۆ هۆی گرفتی نێوان عێراق و ئێران ڕۆڵی پاڤڵ جەلال تاڵەبانی ناکرێ بە هەند وەرنەگیرێ لێهێورکردنەوەی سنوورەکان و هەروەها ئارامکردنەوەی بارودۆخەکە و پاشانیش ڕێکەوتنی هەردوو وڵات سەرباری ئەمانە بوون بە پارێزگای هەڵەبجە کاتێک بڕیاری بە پارێزگابوونی درا
و هەروەها لە کاتی کێشەدارایەکان و دواکەوتنی موچە لە ساڵی 2023 2024 هەروەها 2025 ڕۆڵی گەورە و کاریگەری هەبوو.